سلام، عرض ادب. ما تو نمایشگاه سلیمانیه شرکت کردیم. ئەم کاتتان باش. ئێمە لە فیستیڤاڵی گەلانی سلێمانی بەژاریمان کردووە و بەرهەمەکەمان بەرهەمی دەستی کریستاڵیە. هەڵبەتە شاری ئێمە بە شیرینی و چەرەس بەناوبانگە، بەڵام لەم ساڵانی دوایی لە بەرهەمێنانی کاری دەستی وەک کریستاڵ و دار چالاکیمان هەبووە. کریستاڵەکانمان هەمووی کاری دەستین. لە جیهاندا تەنیا لە چەند شوێنێکی کەم دروست دەکرێن. یەکێک لەو شوێنانە شاری تەبرێزی ئێرانە. بەراورد بە وڵاتانی چەندین ساڵە سەرقاڵی کاری کریستاڵین، ئیشەکانی ئێمە باشتر و چاکترن. ئەو زاخاوی بەکاری دەهێنین لە دروستکردنی بەرهەمەکان تەواو خاڵسە. تاشینەکانیش هەمووی کاری دەستیە و ئامێری تیا بەکار نایەت. هیوادارین توانی بێتمان کارەکانمان بە خەڵکی کوردستان و کوردە خۆشەویستەکان ناساند بێت و ئەوانیش لێ ڕازی بن. ئێمە چاوەڕوانیانین و حتمەن سەدانمان بکەن. نرخەکانیش لە $100 و بۆ $130 $120 $130 قیمتشونه. رقیه پویان هستم. ڕوقیە پویانم، براندی کاری دەستی پەروانامەم هەیە. هاتوومەتە ئێرە لەگەڵ بەرهەمەکانی پارێزگای گوڵستان کە تەواوی بەرهەمەکانیان جۆراوجۆرن بۆ ناساندنی فەرهەنگ و کولتوری شاری گوڵستان و شیمالی ئێران بە دانیشتوانی ئێرە. ئێمە دەمانەوێت بە کولتوری ئێرە ئاشنا بین و هەروەها ئەوانش لەگەڵ کولتوری ئەوان ئاشنا بن. کارەکانمان لە کاری بچووکەوە بۆ گەورە دەست پێ دەکات. هەروەک چۆن نرخەکانمان لە $1000 دەست پێ دەکات بۆ کارانەی کە بە دەستی و بە دەرزی دروستکراون کە نرخەکەیان دەکاتە 50,000 بۆ 60,000 هستن که بالای 50,000 60,000. حسین کاظمیان هستم، مدیر عامل شرکت حسینی کاظمیانم، بەڕێوەبەری کارگەی دروستکردنی جانتام لە شاری گوڵستان. من زۆر خۆشحاڵم لەم فیستیڤاڵە بەشداری دەکەم کە دەبێتە دەروازەیەکی باش بۆ ناسینی هاوکارەکانمان لە شارەکانی دیکەی ئێران کە بەشداریان کردووە لە فیستیڤاڵەکەدا و سوپاسی ڕێکخەرانی چالاکیەکەش دەکەم. هیوادارین ئەم شێوازە فیستیڤاڵە دووبارە ببێتەوە چونکە دەبێتە ناوەندێکی باش بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانمان. من دروستکەر و بەرهەمهێنەری بەرهەمی چەرمیم و کەرەستەکانیشمان هەمووی چەرمە و تەواوی بەرهەمەکانیش بەدەست دەچنین و ئامێر بەکار ناهێنین. کاری چنین لە 4 کارگە دەکەین و 170 کرێکار کە سەرجەمیان خانمی ماڵدارن کارمان بۆ دەکەن و توانیومانە بژێوی ژیانیان بۆ بڕەخسێنین. هەر دوکاندارێک داوای هەرچەندە لە بەرهەمەکانمان بکات، ئێمە بە پێی ئەو خواستە بەرهەمەکانمان دروست دەکەین. زیاتر لە 500 جۆر بەرهەم و مۆدێلی چەرمیمان هەیە کە تەنانەت دەتوانین لەسەر خواستی کڕیاریش بەرهەم دروست بکەین و مانگانە نزیکەی 5,000 چانتا بەرهەم ماهیانه هم حدوداً 5,000 تا کیف میتونیم تولید کنیم. من سكينة لشهر استاني فارس، شهر شیراز، شهر حافظ. هاتی منه ویره لی نمایشگاه فستیوال شرکت کردی منه. ایریل کاریل دسته، چرم، کار چرمه، کیفه، کمربنده، تمام این محصولیله هنه خاتونیله آقایانه گشتی کاکیل دوری یک جنبون لکارگاه این محصولیله حولی منه که لشهر سلیمانیه نیشان بیمن که بان انتخاب بکن. اریش اوشن هم باز هن شهر شیرازه منبتکاریه. بعد خیلی کار زیبایه شهریگه و اسم شهر آباده ای کاری ل انجام دید. اویشه گلیمه باز هم هنه شهر شیرازه. قیمتیان ایه که جای دستمال کاغذی بیده این ایشه 5,000 دینار. ای تخت سنگ حنا رنگ دست ارو ناوی اجری گرنه. بعد اریشه تماشاکی جای شکلاتی نقلی چشتیکا لیلی استفاده کن. بعد اریشه شانه که میوافی شانه بکیدن دسته کلیده آره سویچ ماشی سیاره چشتیل استفاده بو. اریشه که جای پاره آره اریشه کیفه اره استفاده شانه خانمی لیلی استفاده بو.